سڵاوتان لێبێ بینەرانی وێزگە نیوز هاتوونەتە ناو هاوڵاتیان دەمانەوێت باسی چاولێکەری بکەین ئایا کۆمەڵگەی کوردی چاولێکەری یاخود تەقلیدی دووبارە دەکاتەوە یاخودنا ئایا وشەی چاولێکەری یاخود چاولێکردن لە کەسی بەرامبەر لە هەموو ڕوویەکە خراپە یاخودنا بینەرمان بن ڕای هاوڵاتیان وەردەگرین. چاولێکەری لە کۆمەڵگای ئێمە لە سایەنەوە نوۆی تێپەڕانەوە. لە چ ڕوویەکەوە لە سایەنەوە نوۆی تێپەڕاندووە؟ لە هەموو بوارەکانی ژیانە هەم لە کەسابەتەوە هەم لە دیزاینەوە هەم لە ڕۆژانەی خەڵک لە ڕووی دیزاینەوە لە ڕووی جەمالیەتەوە خەڵکی ئێمە چاولێکەری زۆرە لە ڕێی علم و معریفەتەوە نیەتی چاولێکەریان جەمالێتە حەزەکە جەمالێتی دەرکێت و هیچی کە هەم لە پیاوە هەم لە ئافرەتە هەم لە تیجارەتە هەم لە ماڵە لە سایە چلی لە سایە بیستی خەڵکەکە واقعی خۆی ئەژی لە سایە شەستەکەی تریشی تەقلیدەکە. زۆر شت بووە بە چاولێکەری بوون ئەم سەری ساڵ هیەمە نییە ئەگەرەوە بۆ نمونە یادی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆیە شتێکی هاویان بۆ ناکرد بەڵام چاولێکەری لەگەڵ وڵاتانی کە کردویانە ئێستا بۆ منە کابراایکی بیانیان لێرە کۆنسێتی پێگەن هونەرمەندێکی خۆمان نایانن کۆنسێتی پێ بکەن چاو لە خەڵکی دەرەوەکەن. پێ دوایە چاولێکەری بۆ هەموو شتێک خراپەیان نا چاولێکەری بۆ شتێک بێکە بتەوێت لەو باشتر بی بتەوێت لەو زیاتر زیرەکتر بی ئایا چاولێکەری هەنێک کات زیانی هەیە یاخود باشەی هەیە یان هەردووکیەتی؟ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خۆی فەرمووە لە شتە باشەکانە بڵین بۆ نمونە لە عیبادەتە لە عیبادەتە چاو لە یەکتری بکەن یعنی لە هەموو شتێکە چاولێکەری مەکەن بەڵام لە عیبادەتە چاولێکەری بکەن. ئێستا سەیری ئەم جلەی ئێستا بکە زۆربەی چاولێکەریە ئێستا هەوەرە سەر موبایل ئێستا موبایل بۆ بە شتێکی نازانم بۆکو نان و ئاوی لێ هاتووە ئەمە لاسیکردنەوەی ئەوروپا هیچی ئەمە بەکارایانێ بەم شێوەیەکە ئێمە بەکارێن داهێنانمان لەم وڵاتە هەر زۆر کەم هیچ داهێنانێکە بینیوە گەنجێکە بینیوە داهێنانێ بکات دەبچۆ بەعزە شوێنێ وڵاتێک خەریکی داهێنانن ئێستا سەنعاتیان هەیە هەمووی خەریکی دروستکردنی سەنعاتە بزانە چۆن وڵاتەکەی شارەکەی پێشخات لە پیشەسازیە لە هێنی دکتۆریە مەسەلەن بۆ تاقیگا شتێ تەجروبەکە داهێنانێکی هەبێت. وڵی ئەکسەرێتی ئێستا چاولێکەری ئێستا بۆ نمونە جاری وایە من مەسەلەن ئێمە ئیشی ئێمە ئەمەیە هێت ئەڵێ خەڵک چ شتێ زۆرەکرێ با من ئەوە بکڕم من پێی ئەڵێم دایم ئەڵم حەزکە کە شتێک کە تۆ نەو بێ بڵێن ئەو زەلامە کە ئیکڕێت لە ماڵی تۆیان نەبێت دووبارە نەبێ شتەکان بڵێن لەوەی بڵێن ئەڵێ لەوەی دراوسێکەم لەوەی خوشکەکەم. قسەی یەکێک لە هاوڵاتیەکان ئەوە بوو کە چاولێکەری تەنها لە دین و عیلما باشە تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خۆتان لەگەڵ.